ئەو شەو لەکوێ بووی؟ لە ماڵی پورم بوو. باشە سکاڵا لەسەری هەیە؟ بەڵێ قوربان. زۆر باشە. سیروان یوسف مەولود ئەنوەری بەنە تێست باشە تێستی کوحولی لۆ بکەن. خەبەرم دەنەوە. ئەتوو ژمارەی باوکت لێرە بنووسە دەبێت قسەی لەگەڵ بکەم باشە؟ ئاخری پێ ناوێت دەبی باوکت بێتە ناو کێشەیە چکە ئەوە شتێکی گەورەیە هەروە بە ئاسانی تێپەڕ نابی. بنووسە. ئێستا تەلەفۆن لۆ دەکەم. سڵاو کاک نادر. دەتوانێت تا بنکەی پۆلیس بێت؟ هیچ نییە. لە باش چاوەڕێ دەبی. خواحافیز. زۆر ڕاستە. ڕێژەی کەحوول ١٩٠ لە جسمی. ئەوە سەرخۆشە راپۆرتەکە دەرێ. فەرموو. فەرموو وەردانیشە. کچەی من چ دەکەیە؟ فەرموو ئەمسە وەردانیشە خۆت سەخلت مەکە. کچەک پێم بڵێ تۆ چ دەکەی لێرە؟ باوکە. مامەسە دانیشە پێویست بە گریان ناکە. باوکە جان یارمەتیم بە توخوا. باشە کچی خۆم باش. پێم بڵێ چ مامەسە ڕوویدایە؟ دەریان کردە دەری لە ماڵە. بەڕاستە؟ بەڵێ. وایە. پێم بڵێ چێ دەری کردیە؟ مێردەکەی. مێردەکەی؟ بەڵێ. ئەی خوایە. گوێم بدە کچەک. گوێم دی. ئەمە چکانە لەسەر ئەو کابرایی دەنووسی. باشە؟ مەگیرێ کچم وەکی. بابت لە پشتە. تەواو هەموو شتە کۆتایی دێ لەمەوە پاشە. دەمانەوێت سکالای لەسەر تۆمار بکەین. زۆر باشە. ئێستا دەتوانن لە دەرێ لای مفۆس تاقیقەیە سکاڵاکە لەسەر بنووسن. زۆر باشە. کچەکەشم لەگە خۆم بەم. فەرموو. هەستە کچی لەرە هەستە. سەرمە ئیجازە. خواحافیز. کچی خۆم ئەگە دەزانی ئەو ماوەیە کە تو لێرە نەبووی چەند بە ئازار نە ڕۆژم ڕۆژ بوو نە شەو شەو بوو. آخر کچەکە هاشاکردن لە کچی خۆت بڕیارێکی ئاسان نەبوو مندا بوو. بەڵام دەبوایە ئەو کارە هەر بکەم. باوکە گیان تخوا لێم خۆش بە. من نابوایە وا بکەم. من نەبوایە بە قسەی تۆم کردایە. داوای لێبوردنەکەم. ڕاستیان وتووە کاڵن ئەوەی بە قسە گەورە نەکات گەورێک نایەنێت. تخوا بمبەخشە. ئێستا پێ بڵێ ئەتۆ ئەم یوسفەت دەوێت؟ باوکە ئەڵێ لە من تێناگەیت. من ئەگە جارێکە بمبرم سەیری ناکەمەوە. ئەی ئافرین کچەکەم ئافرین ئەوەیە کچی من. ئێستا یوسفەم لە وەرگرە هەر ئێستا.